زیلم نمیره، زیلم نمیره. آزادی، جن جن آزادی، جن جن آزادی، جن جن آزادی، جن جن آزادی. جن جن آزادی. Kellengo ez gorite, dilke yari barate, tefengele sermela. پێکەوە بێ جیاوازی فشار دروسترا و ئەم فشارە وای کرد کە هەرچی زووە بەشێک لە هەواڵەکان بەشێک لە سەرچاوەی ئیشەکان لە بکوش ئەمانە لەلایەن هێزەکانی ئاسایشەوە دەستگیر بکرێن. ئەگەر ئێمە بە تایبەتی بۆ هاوڕێیانی ژنانمان لێرە و هاوڕێیانی سەرکردایەتی کێکی نیشتیمانی کوردستان لێرەن ژنان کە ئەمە پێمانەڵێت ئەگەر ئێمە بۆ جارێکیش دەستمان لە ناو دەستی یەکتر بێ ژنانی کوردستان بە گشتی ژنانی ئازادی خواست دەتوانین بگەین بە ئەنجام. دۆستان هاوڕێیان هەواڵان هۆگرانی ئازادی خوازان دیموکراسی خوازان هەموو کەسانی کە باوەڕتان بە دیموکراسی هەیە بەڕاستی زۆر بە ئازارم هەروەکو ئێوە تیرۆرێکی سیاسی زۆر هەژێنەر بوو بۆ هەمومان بەڵام بە هێندەی ئەوەش کین و نەفرەت لە ناوناخمان بەڕاستی وەک ئێوە وەک هەمووتان دەکڵێ. ئەمە بە ئاشکرا تەنیا تیرۆرێک نییە لە بەرامبەر بە تاکە کەسێک، ئەمە تیرۆرێکە لە بەرامبەر بە هەموو ژنان. ناگیهان ئاکارسەر لە دوایین وتاریدا دەڵێ کەس ناتوانێت ئەو کەسانە بێدەنگ بکە کە هاواری ژنجیان ئازادی دەکەن. ئەو تەنیا کەسێک نەبوو، ئەو فیشەکانی بۆ نرا بە ژنانی ئازادی خوازەوەنرا، بە پیاوانی ئازادی خوازەوەنرا، بە هەموو ئەو کەسانەوەنرا کە باوەڕیان بە شۆڕشی کۆمەڵایەتی دیموکراتی هەیە. بەڵام بەداخەوە دەبێ ئەوە بڵێین کە کۆمەلگاکەمان پارێزراو نییە. کۆمەلگاکەمان دوژمنان تیایدا خۆیان ڕێخستن کردووە. ئەوە ئەرکی ئەخلاقی هەمومانە، ئەرکی ئەخلاقی تاک بە تاکی ئەم کۆمەلگایەیە، دەسەڵاتدارانە، دەستگاکانی پەیوەندیدار و ئاسایشە کە ئەم قڕێژی و چەقڵیە لە ناو خۆیان پاک بکاتەوە. ئەگەر لەسەر ئەم خاکە لەکەیەکی ئاوار ڕەش بە کۆمەلگاکەمانەوە دەنگێ دەبێ ئەرکی ئەخلاقی و ویژدانی هەمومانە ئەم لەکەیە پاک بکەینەوە. کۆتایی بەوە بێت کە تیرۆری سیاسی لە بەرامبەر بە کۆمەلگاکەمان ئەنجام بدرێ. بە تەنیا ئازادی خوازان ئامانج نین، تاک بە تاکی ئەم کۆمەلگایە ئامانجە. من دەمەوێت تەنیا بەو شتانەی کە ناگیهان ئاکارسەر ئامانجی بوو ئەوەتان بۆ ڕوون بکەمەوە. بە معریفە دەیویست خودوشیاری بڵاو بکاتەوە، دەیویست یادگایەکی مێژوویی بۆ ئەم کۆمەلگایە بەرهەم بێنێ، بە پرۆژەکانی، بە وتارەکانی، بە کارەکانی لە هەر چوارپارچەی کوردستان ویستی ئەو یادگایە دروست بکات. بە ڕێزانێک لێرە ئاگادارن کە ناگیهان ئاکارسەر خەونێکی هەبوو لەگەڵ ژنانی ئازادی خوازە دەیویست کورد خاوەنی ئارشیفێکی ژنی خۆی بێ، خاوەنی یادگایەکی مێژوویی بێ، یادگای دەوڵەت، یادگای دەسەڵاتدارێتی پڕێتی لە ناشرینی. کۆمەڵگەکەمان پێویستی بەو یادگایە هەیە کە ئەم ناشرینیە، ئەم چەپەڵی، ئەم قڕێژیە پاک بکاتەوە. ئەمە بەرپرسیارەتی هەر کەسێکە، هەر کەسێکە کە باوەڕی بە ئازادی هەیە. ناگیهان ئاکارسەر تەنیا و تەنیا بە قەڵەمەکەی و بە معریفەی و بە مێشکی ئەوی شەڕی ئەم ناشرینیانە بکە، بەڵام بووە ئامانج کردنی بە ئامانج، کردنی بە ئامانجی هەموو کۆمەڵگەکەمانە. ئێمە دەزانین زنجیرەیەک تیرۆر لە باشووری کوردستان دەستی پێکردووە، ئەوەی دەتوانێت خاڵ لەسەر ئەم تیرۆرە ناشرینەدا بنێ، ئەم تیرۆرە سیاسیە لە بەرامبەر بە کۆمەڵگاکەمان تەنیا و تەنیا کۆمەڵگاکەمان خۆیەتی. بۆ ئەوەش بە ئازارم بەڕاستی بە ئێشم بەقەت ئەوەش بنەفرەتم لە بەرامبەر بەو داگیرکاریەکی ئێستا لە بەرامبەر بە عەقڵ و کولتوری ئێمە دەکرێت. داگیرکەران دەیانەوێت ڕۆبشنە ناو هەموو خانەیەکی جەستەی ئێمەوە، هەموو خانەیەکی مێشتی ئێمەوە. ئێمە بۆ خۆمان خاوەنی چین؟ ئێمە 32 ساڵە لێرە خاوەنی پارچەیەکی ئازادکراوین، بەڵام دەبێ و ڕاستیە بڵێم داگیرکەران بە بەردەوامی هەوڵیان داوە کە ئەم پارچەی کوردستان وەک لەکەیەکی ڕەش نیشانی هەموو لایەک بدەن.
کۆمەڵگاکەمان وەکو ژنکوش وەکو کۆمەڵگایەکی ناشرین وەکو کۆمەڵگایەکی داتەپی و وەکو کۆمەڵگایە کە ناتوانێت خۆی بەڕێوەبەریە خۆی بپارێزە نیشان بدەن بەڵام ئێمە لە بەرامبەر بەوە چی دەکەین ناگیهان ئاکارسەل تەنیا پەنابەرێک نەبوو لێرە پەنابەر نییە لەبەرەوەی لەسەر خاکی خۆیەتی لەسەر خاکی کوردستان بوو ئەرکی هەمومان بوو کە ئازادی خوازان بپارێزین بەڵام ئەو ئەرکەمان بە پێی پێویست جێبەجێ نەکرد دەبی ئەوە بوو ئێمە هەمومان ڕەخنەدانێک بێ وە کۆتایی پێبیا ئەم تیرۆرانە من دڵنیام لەوەی کە ژنانێکی ئازادی خواز لێرەدا هەیە بە بڕیارن لەوەی کە تیرۆریستان بە سزای خۆیان بگەێنن هەوڵدانیشیان هەبووە سپاسی هەوڵەکانیشیان ئەەکەم بەڵام ئەوە بەز نییە ئەم تیرۆریستانە ڕایەڵەیان لەکوێوەیە ئەم کارە بۆ دەکەن ئەمە دەبێت ئەم پرسیارانە وەڵام بگرێتەوە وە کۆتایی پێویان تیرۆرانە و پێکەوە بڕیاری ئەوە بدەین خەونی ناگیهان ئاکارسەل جێبەجێ بکەین پێکی بێنین ئەوە ئەرکی هەمومانە ئەرکێک بەدەستی خۆمان ببین دەستی خۆر بەسەر ڕۆڵەکانی خۆمانەوە بەسەر جوانترین ڕۆڵە بە ئەمەکەکانی ئەم وڵاتەوە ژنە ئازادی خوازەکانەوە لە شاری کەرکووکەوە هاتووم بۆ ئەوەی بەڕاستی من بە ناڵێم پرسەیە چونکە ئەو ژنە شەهیدە و شەهیدش لای ئێمە نامرێت هەرتا هەتایە ئەبێتە سمبولی ئەوەی کەوا هاندەری ئێمە بێ بۆ ئەوەی بتوانین شتی جوان بکەین وەکو ئەو چۆن خەباتەکەی دوای 15 ساڵ زیندانی کردن کە هاتە باشووری کوردستان جۆرێکی تری خەباتی بەرپا کرد ئێمەمانان هەمووی کرد بە هاوڕێی بۆ ئەوەی ئەو ڕێبازەی ئەو گرتوێتی ئێمەش لەگەڵ یا ڕێبازەکە بەردەوامی پێ بدەین سەری و ڕێز و نەوازش بۆ ئەو ژنە بە ڕێزەدا ئەنوێنم ئەم پەیامەی ئێمە بۆ ئێوەیە بۆ هەتایە ڕێبازەکەی ئەو کچە ڕێبازەکەی هەواڵ ناگەهان ئێمە بەردەوامی پێ ئەدەین و نەک تەنیا لە شاری سلێمانی لە ناو شاری کەرکووک لە هەولێر لە دهۆک لە ڕۆژهەڵاتی کوردستان وەک چۆن لە ڕۆژئاوای کوردستان و لە باکووری کوردستان بووە لە هەموو پارچەکانی کوردستان ئەم خەباتە بەردەوامە و ژیان ئازادیش ئەم نەهامەتیەمە تراژدیایە یەکەم جار نییە ئەوە ماوەیەکی درێژە چەند لە ماوەی چەندین مانگدا چەندین کەس و کەسایەتی زۆر بەلیمەت و بە ئەمەکی ئەم نیشتیمانە تیرۆرکران کە بینین لە ئەم سێ وشەی ژیان ئازادی پڕ بایەختترین بە ئەرزشترین بە قیمەتترین گەورەترین معنەویترین وشەی ژیانن کە ئەو سێ وشە لە کەسایەتی شخصیەتی ناگەهان شەهید ناگەهاندا بەرجەسە دەبێتن بۆیە هجووم هێرش بۆ سەر ناگەهان هێرشە بۆ سەر بە نرخترین وشەکانی ئینسانیەت مرۆڤایەتی کە لە ناو چارچێوەی فەلسەفەی ژنۆلۆژی فەلسەفەی سەرۆکایەتی ڕێبەر ئۆجەلاندا جێگای هەیە لێرەدا من دەمەوێ پەیامێک بدەمە گشت گەلی ئێمە بە تایبەت گەلی سولەیمانیە کە لە سولەیمانیە با ئێمە خوێنی شەهید ناگەهان کە بۆ بە دیمەنێک لەبەر چاوی بۆ خەڵک بۆ لەسەر دەستی هەندێک ئینسان هەندێک ناکەس و کەس و هەر کەسێک با ئەوها بە بێ نرخی نەمێنێ ژن ژیان ئازادی ژن ژیان